بەڵێ ئینشاءڵڵا پرسیاری سێ مامۆستا حکمی مێزت سەرچێ ئەگەر ئازاد نەبێ و ماشی بکەیتەوە مەمنوون نەبین. بارك الله فيك ئەوەی کە میزە چرکەی هەیە با لە خۆی نەکاتە نەخۆشی نەفسی دەرونی. سەردانی دکتۆر کە عیلاجی بۆ دانای دەستی پێوە بگرە بە عیلاجەکە ئینشاءڵڵا پابەندی بە سەبارەت بە نوێژ و دەستنوێژەکەشت دەستنوێژ هەڵگرە و کلێنسێک هەڵگرە دوای ئەوە بۆ نمونە تۆ بەرەو مزگەوت دەڕۆی یا هەڵدەستی دەست دەکەی بە نوێژەکە ئەگەر هەستیش بەوە بکەیت چرکەمیزێکت هاتووە هیچ حسابی بۆ مەکەی ئینشاءڵڵا تۆ عوزرت هەیە لە شەرعدا عوزرت هەیە. بە هەمان شێوەش ئەو ئافرەتانەی کە دائیم یعنی ئیستیحاضەیان هەیە بەردەوام خوێنیان هەیە جگە لە سووڕی مانگانە کە 7 ڕۆژێکە 8 ڕۆژێکە 10 ڕۆژێکە جگە لەوە کە سووڕی مانگەکە خوێنی ئیستیحاضەیان هەیە بەردەوام ئەوانش بە هەمان شێوە خۆیان پوخت ڕابگرن و نوێژی خۆیان بکەن هەرچەندە خوێنیشیان هەبێ هیچ زەرر نادا ئینشاءڵڵا و دەستنوێژی پێ ناشتێ بەڵام بۆ هەموو نوێژێک دەستنوێژ بگرنەوە ئەوە کافیە ئینشاءڵڵا.